بەردەوامی دەچینە لای تەوەری یەکەمی بەرنامەکەمان باس لەو تەوەرە گرنگەمان دەکەی کە مامۆستایەکی کورد بەشداری لە ئیڤنتی 3MT لەسەر ئاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پاکووری ئەفریقا کردووە کە بۆ یەکەمین جارە ئەمە لەسەر ئاسی باکووری ئەفریقا و هەروها ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەکرێت و کەسێک لای خۆت مامۆستایەکی کورد بەشداری تێدەکات هەر وڵاتێک نوێنەرێکی خۆی دەناردە قەتەر کە قەتەر چەندین وڵاتی بانگێش کردبوو هەر وڵاتێک نوێنەرێکی خۆی دەناردە قەتەر و بۆ ئەوەی بتوانێت توێژینەوەکانی خۆی یاخود ئەو بابەتێک کە هەیە بۆ لەوێ ڕوونی بکاتەوە و زانیاری زیاتر با لەسەری. سانە جێ خۆشحاڵیە لە تەواوی عێراق وەرەمی کوردستان کوردێک بەنوێنەرێکی عێراق وەرەمی کوردستان بەشداری لەم ئیڤنتەیە بکات کە زانکۆی حەمەد بن ناسڕێکێکە لە زانکۆکانی قەتەر کە ناوبانگی لە ناوچەکە بە شێوەیەکی گشتی هەیە. زۆر ڕاستە جا ئەو نوێنەرەی کە ڕۆشتۆتە قەتەر و جێگەی شانازیە بۆ تەواوی هەموو کورد ئەویش مامۆستا محەممەد نوێنەری عێراق و هەرێم لە ئیڤنتی 3MT لە قەتەر. مامۆستا محەممەد سڵاو لێبێ و بەیانیت باش سەرەتا بابەوە دەست پێ بکەین پێمان بڵێ 3MT واتە چی؟ زانیاریمان بەرە لەسەر ئەم لۆگۆیە یاخود لەسەر ئەم مۆستەڵەحە بزانین واتای چییە؟ بەڵێ بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات باش زۆر سوپاسدانەکەم 3MT واتە 3 minute thesis ئەمە پێشبڕکێیەکە لەسەر ئاستی جیهان لە چەندین ناوچەی جیهان بەڕێوەچێ و ئەم ساڵ وڵاتی قەتەر بۆ یەکەمین جارە ئەم بیرۆکەی هێناوەتە هەرێمی ببورن هێناوەتە ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقیا ئێمەش بە خۆشحاڵیەوە وەکو نوێنەری عێراق و هەرێمی کوردستان لەم پێشبڕکێیە بەشدارین. بەڵێ مامۆستا محەممەد ئەمانێ پێمان بڵێ پێوەەر و مەرج پێوەەر و مەرجەکان بۆ بەشداریکردن لەم ئیڤنتەیە چوونە و ئەم بابەتانە چی بوون کە لەو ئیڤنتەیە یان بڵێن ئیڤنتە سێدەقەیە کە پێشکەشەکرات چەند وڵاتیش بەشداریان کردو و میکانیزمی بەشداریکردن لە ئیڤنتەکەشە چۆنە بۆمان باس بکەیت. بەڵێ ئەم ئیڤنتە ساڵانە لەسەر ئاستی جیهان لە سێ ناوچەی گرنگی جیهان بەڕێوە ئەچوو ناوچەی یەکەم ناوچەی ئاسیا پەیسفک بوو واتە وڵاتانی ئاسیا و دەریای هێمن کە وڵاتانی ئوسترالیا و ئەندونوسیا نیوزلندا و یابان و بەگشتی وڵاتانی ڕۆژهەڵات و ڕۆژاوای ئاسیای لە خۆی ئەگرت هەروەها ناوچەی دووەمی جیهان کە ئەم ئیڤنتەی لە خۆ گرت ناوچەی وڵاتانی 21 پێ ئەڵێ نیو 21 واتە ئەو 21 زانکۆیی جیهان کە ڕێککەوتنیان هەیە لەسەر ڕێخستنی ئەم ئیڤنتە بە شێوەی ساڵانە و لە وڵاتی بەریتانیا بەڕێوە ئەچوو ئەو وڵاتانەی کە ئەندامن لە دەستگای توێژینەوەی زانستی و پەرەپێدانی بەریتانی لەو سێ ناوچەی جیهان ئەم ئیڤنتە بەڕێوە ئەچوو ساڵانە بەڵام ئەم ساڵ زانکۆی حەمەد بن خەلیفە لە وڵاتی قەتەر میوانداری ئەم ئیڤنتەی کرد بۆ یەکەمین جار لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقیا و 90 وڵات بانگهێشت کرابوون بۆ بەشداریکردن بە توێژینەوە و تێزی دکتۆراکانیان لەم ئیڤنتەیە پێوەرەکانەوە بوو کە قونسوڵخانەی قەتەر لە وڵاتان و سەفارەی قەتەر لە وڵاتان ئەو بیرۆکانەی وەرگرت دوای ئەوەی بیرۆکەکانی جیا کردەوە و بە پێی هەندێک پێوەەر کە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی هەروەها قونسوڵخانەی قەتەر و شارەزایانی ئەو وڵاتە ئەو بیرۆکانەیان جیا کردەوە سوپاس بۆخوا بیرۆکە و توێژینەوەی ئێمە وەرگیرا بۆ بەشداریکردن و نوێنەرایەتیکردنی وڵاتی عێراق و هەرێمی کوردستان من لێرەوە بە پێویستی ئەزانم وەجێی خۆیەتی سوپاسی برای بەڕێزم پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر مستەفا ئیبراهیم خەلیل بکەم کە سەرپەرشتیاری تێزی دکتۆراگەمە کە من خوێندکاری دکتۆرام لە زانکۆی سلێمانی و ئەو بیرۆکەی من پێشکەشم کردەوە بەشداریم پێ کردووە بیرۆکە و پرۆپۆزەڵی بەڕێزیان بووە. باشە مامۆستا محەممەد ئەکرێ بیرۆکەی توێژینەوەیەکی دکتۆرا لە ماوەی 3 دقەیە پێشکەش بکرێت ئەمە ئەستەم نییە؟ ئەوە یەکێکە لە ئامانجەکانی ئەم پێشبڕکێ و ئەم ئیڤنتە زانستیە ئەوان لە وڵاتی قەتەر کۆمەڵی ئامانجیان هەیە کە ئەم ئیڤنتەیان ڕێکخستووە من بە تەحدیدی وەڵامی پرسیارگەی بەڕێز دەدەمەوە ئەستەم نییە کە تۆ لە ماوەی 3 خولەکە
بیرۆکەیەک بگەێنی چونکە یەکێک لە ئامانجەکانی ئەم ئیڤێنتە گەیاندنی بیرۆکەی تێزی دکتۆراکانە لە وڵاتان بۆیە گەیاندنی بیرۆکەیەک بۆ دانیشتوانێک بۆ جمهورێک کە پسپۆڕ نەبن لە ماوەی 3 دقەیە یەکێکە لە ئامانجە گرنگەکانی ئەم ئیڤێنتە کە بەشدار بوو چۆن بتوانێت ئەو بیرۆکەی هەیەی ئەو بابەتە ئیشی لەسەر کردووە بۆ چارەسەرکردنی گرفتێکی دیاری کراو لە کۆمەلگا بتوانێت ئەو بیرۆکەیە لە ماوەی 3 خولەکدا بگەێنێ. بەڵێ باشە ببوورە مامۆستا زانکۆی حەمە بن خەلیفە بەوە ناسراوە کە بەردەوام زانکۆی کە گرنگی بە پەیوەندیەکانی لەدار لەگەڵ جەرەوە یاخود لەگەڵ زانکۆکانی دەرەوە چەندین توێژینەوەی ئاستبەرز لەو زانکۆیەدا کراوە. ئێوە لە ماوەی سەردانی کردتان بۆ قەتەر و بەشداریکردن لەو ئێڤێنتەدا توانیتان سوود لە توێژینەوە ئاستبەرزەکانی ئەوان ببینن وەکو ئەزمونێک یاخود بتوانن ئەزمموی لێوەربگرن؟ بەراورد بە تەمەنی زانکۆی حەمەد بن خەلیفە ئەوەی ڕاستی بێ هەنگاوی زۆر گەورەی بڕیوە ئەو زانکۆیە جارێ هەر بۆ خۆی بۆ یەکەمین جارهێنانی ئەم ئیڤێنتە بۆ وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقیا دەستکەوتە بۆ زانکۆی حەمەد بن خەلیفە. سەرڕای ئەوە جنابەت ئاماژەیە بە خاڵێکی زۆر گرنگت کرد. ئەگەر هەڵە نەبم هەندێک داتام لایە دەربارەی زانکۆگە کە لە ماوەی ئەو چەند ڕۆژەی لە سنتەرەکانی توێژینەوەی ئەو زانکۆیە ئێمە ماینەوە هەندێک داتای گرنگم لایە کە ڕەنگە بەراورد بە زانکۆگانی تری ناوچەکە با بڵێن داتای زۆر گەورە بن. کاتە باسێکی ئەو داتانەمان بۆ بکە مامۆستا. بەڵێ زۆر باشە بەڵێ زانکۆی حەمەد بن خەلیفە ئەوەی ئەگەر هەڵە نەبم لە ساڵی 2023-24 نزیکەی 5 ملیۆن دۆلاری لە بواری پشتگیریکردنی توێژینەوەی زانستی سەرف کردووە. ئەوەی ڕاستی بێ ئەو مەبلەغە ئەو پارەیەکی زۆر زۆرە. ئەمە ئەوە گەێنێ کە زانکۆکە گرنگێکی زۆر بە بواری توێژینەوەی زانستیەدا. هەروەها زانکۆی حەمەد بن خەلیفە کە تەمەنی زۆر کورتە بەراورد بە با بڵێن زانکۆکانی ناوچەکە خاوەنی 8,000 توێژینەوەی زانستیە بە ئەفیلیشنی ئەو زانکۆیە و خاوەنی زیاتر لە 210,000 سایتەیشنە. هەروەها لەو زانکۆیە نزیکەی 25 سنتەری توێژینەوەی زانستی هەیە بۆ چارەسەرکردنی گرفتەکانی کۆمەلگا. ئەمانە داتایەکی زۆر گەورن و نیشانەی ئەوەن کە زانکۆگا باشە مامۆستا باست لەوە کرد لەو توێژینەوانەدا بۆ ئەو بۆ کە چارەسەری کێشەکانی ناو کۆمەلگا بکرێت لەم توێژینەوانی کە لەم ئێڤێتەدا ئەنجام درا و پێشکەش کرا هیچ کام لە چارەسەرەکان دەخرایە ڕۆ؟ بەڵێ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقیا ناوچەیەکە کە وڵاتەکانی نزیکن لە یەک چ لە ڕووی جوگرافیەوە چ لە ڕووی سیاسیەوە چ لە ڕووی تەندروستیەوە چ لە ڕووی کێشە و گرفتەکانی کۆمەلگاوە. طبعا وڵاتی قەتەر بە کۆکردنەوەی ئەم توێژەرانە و بیرۆکەکانیان ویستی ئاگداری کێشە و گرفتەکانی کۆمەلگا بێ و ئەو چارەسەرە گونجاوانە بدۆزێتەوە بۆ ئەو کێشە و گرفتانە هەن. بە دڵنیاییەوە 90 وڵات واتە 90 بیرۆکەی بەشدار بوو 90 پسپۆڕی جیاواز وڵاتی قەتەر ئەیویست کە ئاگداری کاتە مامۆستا محەممەد بابەتەکان جیاواز بوو ئەو 90 توێژینەوەیە کە لە ماوەی 3 دقای پێشکەش کراوە زانستی و ئابووری و هونەری و هەموو بابەتەکانی تیا بوو؟ بەڵێ بە دڵنیاییەوە بابەتەکان جیاواز بوون چەندین توێژینەوەی بواری تەکنۆلۆژیای زانیاری سایبەر سکیۆریتی زیرەکی دەستکرد ئاسایشی خۆراک بواری وزە بواری ژینگە بواری ئابووری بەڵێ توێژەران لە وڵاتە جیاجیاکان هەریەک و بە بیرۆکەیەکی جیاواز و بە توێژینەوەیەکی جیاواز بەشدار بوون لەم ئیڤێنتە. باشە مامۆستا محەممەد ئەو توێژینەوانی کە خۆت ئاماژەت پێ ئەوانی کە لە ئاستێکی بەرزابوون و کە پلەی زانستی و ئەکادمی زۆر بەرز بە لەلایەن زانکۆکەوە زانکۆی حەمەد بن خەلیفە دواتر ئەمانە ئیشی لەسەرەکرێ کاری لەسەرەکرێ یاخود ڕاستپاردە و دەرەنجامەکان چیە بۆ ئەو بابەتانەی کە پلێشی باڵیان بەدەستێناوە لە ئیڤێنتەکەیە؟
بەڵێ توێژینەوەکان لە چەندین بواری جیاواز بوون و هەر توێژینەوەیە بە دڵنیاییەوە هەوڵی داوە بۆ شاییەک یاخود گاپێک گرفتێک لە وڵاتەکەی خۆی چارەسەر بکە. زانکۆی حەمەد بن خەلیفە ئامادەی خۆی دەربڕی بۆ پشتگیریکردنی توێژەران بە هەر شێوازێک بێ و بۆ ئەوەی بیرۆکەکانیان ببێتە بنەمایەک بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی ناوچەکە لەو پسپۆڕانەی کە ئیشیان تیا کردووە. یعنی ئەوەی ڕاستی بێ من لە چەندین سنتەری توێژینەوەی زانکۆگا ئێمە بوونمان هەبوو و ئاگداری کێشە و گرفتەکان بووین. ئەوەی جێی سەرنج بوو لای منەوە زانکۆی حەمەد بن خەلیفە زانکۆیەکە تێکەڵ بە کۆمەلگا بووە واتە لە ناو کۆمەلگا لە دام و دەستگاکانی حکوومەت هەر کێشە و گرفتێک هەبێ هەر ئاستەنگێ دروست بێ زانکۆگە چارەسەری ئەکاواتە زانکۆیەک نییە بڵێن زانکۆگە لە سایدێک بێت و کۆمەلگا لە سایدێکی تر نا زانکۆ کۆمەلگا تێکەڵ بە یەک بوونە بۆ نمونە بەشێکی تایبەتیانەیە بە چارەسەرکردنی کێشە و گرفتی تەندروستی بەشێکی تایبەتیانەیە لە سنتەرەکانی توێژینەوە بە چارەسەرکردنی کێشە و گرفتی قەرەباڵغی ناو شار و ناو جادەکانی وڵاتی قەتەر بە تایبەت پایتەخت ئەو یعنی ئەمانە هەندێ هەنگاوی پێشکەوتون کە دەکرێت زانکۆگان پەنای بۆ بوون و چارەسەری بکەن. ئەوەی ڕاستی بێ من لە گفتوگۆیەکە لەگەڵ هەندێک لە بەرپرسانی زانکۆگا باشە خۆیشم ئەو پرسیارم لەلا دروست بووتم باشە ئێوە بۆچی ئێمەتان کۆ کردوتەوە ئەیانوت ئەمانەوێ سوود لە توانا و بیرۆکەی بەڕێستان وەرگین بۆ ناوچەی ڕۆژهەڵاتی ناوڕاست بەڵام لەگەڵ ئەوەیە ئەمانەوێ پیشانتان دەین کە قەتەر چی پێشکەش بە جیهانەکە. مامۆستا محەممەد بمان بەخشە بابەتێکی گرنگ هەبوو خۆت ئاگاداری بەڕێستان کە هەڵبژاردننی پەرلەمانی عراق نزیک بۆتەوە و بابەتەکەشمان لاولێرەوە تایبەت بوو بە ڕێوشوێنەکانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان سەبارەت بە بەڕێوەچوونی دەنگدانی تایبەت و دەنگدانی گشتی کە بڕیارە لە 11 هەڵبژاردننی پەرلەمان ئەنجام بدرێ. مامۆستا محەممەد بابەتەکەتمان پێ بڕیت نازان بیرت ماوە تەواوی بکەیت یاخود پرسیاریشکەت لێ بکەین. زۆر ئاساییە دەستان خۆش بێ ئێمەش هەردەناو پرۆسەی هەڵبژاردنین بە هیوای هەڵبژاردنێکی سەرکەوت و ئارام فەرمونەکە پرسیارێکتان هەبێ خزمەتتان. مامۆستا محەممەد باسێکی ئەومان بۆ بکەیت دوا بە دوای ئیڤێنتەکە یاخود بڵێن لە پەراوێزی ئیڤێنتەکەیە چیتان لەگەڵ چیتان چالاکێکتان هەبوو لەو زانکۆیە یاخود بیرروڕا ئاڵوگۆڕی زانستی ئەکادیمی یاخود چ ڕاستپاردێک چ بابەتێک تەیە کە لە هەرێمی کوردستان تاوتوێ بکەیت لەگەڵ زانکۆکانی هەرێمی کوردستانە. بەڵێ ئێمە لەوێ کۆتایی پێهاتین کە لە گفتوگۆیەکمان لەگەڵ بەرپرسانی زانکۆگە من بۆ خۆم لەگەڵ بەڕێز یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ ماوەی چەند کات ژمێرە پێکەوە بووین باسی لەوەیە کرد کە ئەیانەوێ پیشانی جیهان بدەن کە قەتەر چی پێشکەشەکە. ئەوەی ڕاستی بێ لە پراوێزی ئیڤێنتەکە ئێمە بۆ ماوەی چەندی ڕۆژ لە سنتەرەکانی توێژینەوە و پەرەپێدان لە زانکۆی حەمەد بن خەلیفە ڕۆژانە چەندین کاتژمێر لەو سنتەرانە ئەبووین و لەناو ئەو لابانە و لەناو ئەو پێشکەوتنانە دەوامانەکرد قسابکە کە وڵاتی قەتەر تایەتی یەکێک لەو شتانەی کە سەرنجی ڕاکێشان وڵاتی قەتەر خاوەنی داتا سنتەری تایبەت بە خۆیەتی واتە هەموو ئەو داتایانەی لەو وڵاتە بەرهەمدێ بۆ نەوەگانی داهاتووی ئەو وڵاتە پاشەکەوتە کرێ لە داتا سنتەرێکی تایبەت لە زانکۆگا. هەروەها چەندین سنتەری تایبەتیانەیە بە بواری سایبەر سکیوریتی و پاراستنی ئاسایشی ئلکترۆنی و ئاسایشی ئلکترۆنی هاوڵاتیان و وڵات بەگشتی. لە پاڵ ئەوەیە چەندین سنتەری توێژینەوەی تر هەبوو تایبەت بە چارەسەرکردنی کێشە و گرفتەکانی ئۆتۆمبیل لە وڵاتە بە تایبەت ئۆتۆمبیلی کارەبایی و ئەو بابەتانە چەندین سنتەر هەبوو کە لە بواری تەندروستی ئیشیە کردووە چەندین ئامێری دەگمەن هەبوو لەو سنتەرانە بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتی هاوڵاتیان لە ڕووی تەندروستی بۆ پاکردنەوەی ژینگە. بەڕاستی شۆک بووین لەو پێشکەوتنەی کە لە وڵاتە بوونی هەبوو و ئەکرێ زانکۆگانی ئێمەش بە دڵنیاییەوە ئێمەدا نەبراوین لە جیهان و زانکۆگانی ئێمەش زانکۆیەکی بەرهەمدارن و ئەکرێ لە داهاتوە بگەینە ئاستێک
کە لە ئاستی ئەو زانکۆ پێشکەوتنانەی ناوچەکە باشە مامۆستا کەواتە باسێکی مێژووی ئەم ئیڤێنتەمان بۆ بکە و دواتر بۆمان باس بکە بزانین ئەو وڵاتە چۆن دەتوانێت بانگشتی وڵاتەکانی تر بکە خود زانکۆکانی تر بکە کە یاخود میوانداریان بکات بۆ ئەوی بەشداری بکەن لەم ئیڤێنتەدا وەکو بەڕێزت باس لێو کرد کە زانکۆی سلێمانیش یاخود زانکۆکانی خۆمان بەگشتی هیچی کەمتر نییە لە وڵاتەکانی دیکە بۆ نمونە ئەگەر زانکۆی سلێمانی یاخود هەر ناوچێکی تری هەرێمی کوردستان بێوێت بانگشتی یاخود میوانداری وڵاتەکانی تر بکات و زانکۆکانی تر بکات بۆم ئیڤێنتە میکانیزمەکانی چین مەرجەکانی چین لەسەر چ بنەمایەک ئەمە دەکرێت بەڕێزت باسی مێژووی ئەم ئیڤێنتت کرد مێژووی ئەم ئیڤێنتە گەڕێتەوە بۆ ساڵی 2010 کە زانکۆی کوێنزلاند لە وڵاتی ئوسترالیا بۆ یەکەمین جار ئەم بیرۆکەی بۆ هاتووە و ئەم ئیڤێنتەی ڕێکخستووە واتە مێژووی ئەم ئیڤێنتە گەڕێتەوە بۆ ئەو زانکۆ ئوسترالیا بەشی دووەمی پرسیارەکەت وڵاتی قەتەر هەلەکەی بۆ خۆی خواستەوە و ئەم ئیڤێنتەی ڕێک خستەوەی ڕاستی بێ لەسەر ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقیا ڕەنگە بۆ چەندین ساڵی تر وڵاتی قەتەر خۆی بە خاوەنی ئەم ئیڤێنتە بزانێ لەسەر ئاستی ناوچەکە ئەکرێ ئێمەش وەک هەرێمی کوردستان ئەم ئیڤێنتە لەسەر ئاستی هەرێمی کوردستان ڕێک بخێن و بە دڵنیایی ئێمە پرۆژەمان هەیە کە بە پرۆپۆزەڵێکی تەواو ئەم ئیڤێنتە بخینە بەردەست وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کە لەسەر ئاستی هەرێمی کوردستان لە ساڵانی داهاتووە بتوانین ئەنجامی بدەین و دواتر لەسەر ئاستی وڵاتانی ناوچەکە ئەوە بێتە خاڵی دووەمان و پرۆژەی داهاتوومان ئینشاءڵڵا. باشە مامۆستا محەممەد زانکۆی حەمەد بن خەلیفە یەکێکە لەو زانکۆیانی بەوە ناسراوە کە گرنگی بە پەیوەندیەکانی دەرەوەیە بە تایبەت پەیوەندی لەگەڵ زانکۆکانی وڵاتانی ناوچەکە بێ یاخود جیهان بەگشتی بێت تەنانەت چەندین توێژەری ئازبەرز لەو زانکۆیە کارەکەن پرسیارەکەم ئەوەیە هیچ دیدارێک لەگەڵ ئەو توێژەرانەیە ئەنجام داوە بۆ ئاڵوگۆڕی زانستی و ئەکادیمی بەڵێ بەڵێ وەڵامی دەستخۆشیتان لێکەم پرسیارەکان زۆر وردن و زانیاریە زۆر تەواوتانەیە لەسەر بارودۆخی ناوچەکە دەست خۆش بێ ئەوەی ڕاستی بێ لەو زانکۆیە گرنگ نییە توێژەر یاخود ئەو کەسەی لەو زانکۆیە دەوامەکە یاخود داهێنانەکە خەڵکی چ وڵاتێ بێ چی بێ لەکوێوە هات بێ سەر بە چی بێ ئەوەی ڕاستی بێ ئەوەی گرنگ بێ لەو زانکۆیە داهێنانە توێژینەوەی زانستیە بەڵێ چەندین وڵاتی ئاستبەرز و چەندین زانکۆی ئازبەرزی جیهان لەگەڵ ئەو زانکۆیە ڕێککەوتنامەی استراتیژیان هەیە و ستافیان و خوێندکارانیان لەو زانکۆیە خوێنن و پەرە بە تواناگانیان نەدەن لە کۆی نزیکەی بەگشتی یەک لەسەر سێی خوێندکارانی ئەو زانکۆیە خوێندکارانی وڵاتی قەتەرن بەشەکەی تر خوێندکارانی دەرەوەی وڵاتی قەتەرن کە لەو زانکۆیە درێژە بە خوێندنەکانیان نەدەن. هەروەها زانکۆی حەمەد بن خەلیفە بۆ ساڵی 2025 بۆ 2029 بۆ بە خاوەنی کورسی یونسکۆ کە تایبەتە بە پەرەپێدان بە توانای هاوڵاتیان و گونجاندنیان لەگەڵ ئەو پێشکەوتنانەی لە بواری تەکنەلۆژیا با بڵێن لە بواری تەکنۆلۆژیای ڕوئەدا. ئەمە خاڵێکی زۆر زۆر گرنگە بۆ زانکۆگە بۆ وڵاتی قەتەر کە بۆ ماوەی 4 ساڵی داهاتوو لەسەر ئاستی جیهان کار لەسەر ئەوە کاکە چۆن مرۆڤ بگونجێنێ لەگەڵ پێشکەوتنەکانی بواری تەکنەلۆژیا هەر بۆ ئەم خاڵە بۆ بەدەستهێنانی ئەم کورسیە یونسکۆ زانکۆی حەمەد بن خەلیفە ڕێککەوتنی لەگەڵ نزیکەی 15 زانکۆی جیهان هەیە بۆ ئەوەی پێشەنگ بێ لە قیادەی ئەم پرۆسەیە لەسەر ئاستی جیهان. کاک محەممەد باس لەو کردو کە چەندین وڵات بەشداریان تێدا کردو بێگومان هەر وڵاتێک بە زمانێکی جیاواز چەندین توێژینەوە پێشکەش کراوە بێگومانم توێژینەوانە بە زمانی جیاواز پێشکەش کراون یاخۆ دەگەر بە زمانێکی جیاواز نەبووە چۆن ئەم یعنی وڵاتەکانی دیکە لە یەکتر تێدەگەشتن میکانیزمەکان چی بوون بۆ گەیاندنی توێژینەوەکان بە شێوازێکی ڕوون یاخود مەرج هەبوو بۆ زمان؟ بەڵێ بەشداربووان لە 19 وڵات بەشدار بوون کە بریتی بوون لە وڵاتانی سعودیا و کویت و ئیمارات و قەتەر و عێراق و یەمان و بەحرێن و وڵاتانی لوبنان و فەلەستین و سووریا و مصر و مۆریتانیا و ئوردن و مەغرب و
جەزائر ئەگەر وڵاتێکم بیر نەچوو بێ لەو 90 وڵاتە زمانی فەرمی پێشکەشکردنی توێژینەوەکان زمانی ئینگلیزی بوو لە چوارچێوەکو یەکێک لە یاساکانی ئیڤێنتەکە بەڵام ترانسلیشن هەبوو لەوێ کە هەر کەسێک بە زمانی خۆی ئەتوانێت گوێ لەو کەسانە بگرێت کە توێژینەوەکانیان پێشکەشەکەن. بەڵێ مامۆستا محەممەد جیاواز لەم بابەتە یاخود لەم ئیڤێنتەی کە لە قەتەر بەڕێوە چوو من پرسیاریش کەمەیە تا چەند گرنگە سیمینار یاخود وەرکشۆپ لە زانکۆکانی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت و زانکۆکانی وڵاتانی دەوروبەر بێت یاخود وڵاتانی گیان بانک هێش بکرێن بۆ ئەو سیمینار و کۆنفرانسانە ئەگەر ئێستاش نەبێت لە داهاتوە بێت. وەڵا هەموو ئیڤێنتێکی زانستی کە لە چوارچێوەی زانکۆیە بکرێ و مەبەست لێی چارەسەرکردنی کێشەیەک لە کێشەکانی کۆمەلگا بێ بە دڵنیاییەوە خاڵێکی ئیجابیەوە سوودی خۆی هەبێ. ئێمە وەکو زانکۆی گەرمیان لە ساڵانی ڕابردوو بە حکمیەوەی خۆمستافی زانکۆکەم چەندین ئیڤێنت و چالاکی زانستی جۆرا و جۆرمانە بووە بە تایبەت سێ دیداری زانستی لە بواری تەکنۆلۆژیای زانیاریمان ڕێکخستووە هەر چەند دیدارەکان بە شێوەی ئۆنلاین بوون و میوانەکانمان بە شێوەی ئۆنلاین بوون بەڵام لە یەکێک لەو ئیڤێنتە زانستیانە توانیمانە بانگهێشتی شارەزایان و پسپۆڕان لە 8 وڵاتی جیهان بکەین. بە دڵنیاییەوە خاڵێکی ئیجابیە و خاڵێکی گرنگە بۆ زانکۆ کە تایە هیچ نەبێ گرفتێکی کۆمەلگایش بە شێوازێکی فعلی چارەسەر نەکا ئەتوانێت زانیاریەکی نوێ و شارەزایە گوێنێ بهێنێ بۆ ستافەکەی و بۆ خوێندکارانی و بۆ ئەو بەڕێزانەی کە بەشدار ئەبن لەگەڵیان. باشە مامۆستا لیژنەیەک هەبوو بۆ هەڵسەنگاندنی ئەم توێژینەوانە کە لە ماوەی 3 دقا پێشکەش دەکرێت هیچ لیژنێکی دادوەری هەبوو بۆی بتوانێت ئەم توێژینەوانە باشترینیان لەسەر هەڵبژێدرێ و ئەگەر وا بۆ لیژنێک هەبووە کە باشترین توێژینەوە هەڵبژێرێ لەسەر چ بنەمایەک بڕیاریانەدا؟ بە دڵنیاییەوە هەموو ئیڤێنتێکی زانستی هەڵسەنگاندنی زانستی بۆ ئەکرێت جارێ هەر بۆ خۆی ئەم توێژینەوانە کە هەڵبژێردراون با بڵێن یەکێک لە بیرۆکە زۆر باشەکانی ئاستی وڵاتەکە بوونە یعنی تۆ لەوێ کە نوێنەری وڵاتی بە دڵنیاییەوە توێژینەوەگەت و بابەتی توێژینەوەگەت بە کۆمەڵێ فلتەر تێپەڕیوە تاوەکو بتوانی نوێنەرایەتی وڵاتی پێ بکەیت. لەگەڵ ئەوەشدا لەوێ بەڵێ لیژنەیەکی پسپۆڕی هاوبەش هەبوو کە لەو شارەزایانە پێکاتبوون کە زانکۆی حەمەد بن خەلیفە خۆی هەیەی و چەندین پسپۆڕی دەرەکیشی تیابوو کە لە دەرەوەی زانکۆگەوە هاتبوون بە تایبەت بۆ هەڵسەنگاندنی لایەنی زانستی ئەو توێژینەوانەی پێشکەش ئەکرێن. پێوەرەکانیان بریتی بوون لەوەی تا چەند بەشدار بوو ئەتوانێت پابند بێ بەو کاتەی کە بۆی دیاریکراوە کە 3 خولەکە هەروەها تا چەند ئەتوانێت بیرۆکەکەی بگەێنێ بەو کەسانەی کە دانیشتون کە کەسانی پسپۆڕ نین و بتوانن تێگەیشتی تەواویان هەبێ بۆ بابەتەکە. یەکێکی تر لە پێوەرەکان تا چەند ئەو بیرۆکەیەوە ئەو توێژینەوەیە بە فعلی کێشەیەکی گرنگ لە کێشەکانی کۆمەلگا چارەسەرەکە. بەڵێ مامۆستا محەممەد نوێنەری عێراق وەرەم لە ئیڤێنتی 3MT لە قەتەر سوپاس ڕاستەخۆ لە کەلاری ئەزیزەوە لەگەڵمان بوون سەرکەوتوو بن وەک هەمیشە.